سەدان شمک و خۆراکی جۆربەجۆر نمایش کراون لە نێو دوکان و کۆگاکانیان کە زۆرینەیان بەرهەمی ناوخۆیی نین و هاوردەکراوی وڵاتانی دیکەن. بەوەی هەڵکەوتەی جوگرافیای هەرێم و هاوسنووری لەگەڵ ئێران وای کردووە زۆربەی کاڵاو شمەکە هاوردەکراوەکان هی ئەو وڵاتە بن، بەڵام ئێستا بەرهەمی ئەو وڵاتەش کەمی کردووە و بەوتەی بازرگانانی هەرێم ماوەیە کە باستەم و بە نرخی گرانتر پێداویستە خواستراوەکان لە ئێرانەوە دەگەنە هەرێم. یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات بەوەی خۆپشاندان و ئاڵۆزەکانی ئەم دوایی شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و نەمانی هێڵی ئینتەرنێت لەو وڵاتە جوڵەی بازرگانی بە تەواوەتی سست بووە لە نێوان ئێران و هەرێمی کوردستاندا. بەهۆی ئەو نەمانی پچڕانی خەتی ئەنتەرنێت و ئەوانە ئەوە تاسیری خۆی کردووە چۆن داتوانێت بازرگانەکە سەردانی ئێران بکا بۆ مەسەلەی ئیش و کارەکانی هەروە لە ڕێگە ئەنتەرنێتی شەوانێ وەستا و ئەوەش تاسیرێکی زۆری هەبوو لەسەر بار و زروفی هەرێمی کوردستان و هەروەها زەرێکی گەورەش بۆ جمهوری ئیسلامی ئێران کە نەیانتوانیوە کارگە و کارخانەکانیان بە تەواوی پێداویستەکانیان بنێرنە هەرێمی کوردستان. نەک هەر هاوردەکردنی مادە و پێداویستی ڕۆژانەیەکانی خەڵک، ئێستا جوڵەی ئاڵوگۆڕ و بازرگانی دراوی ئێرانی بەرامبەر دۆلار و دیناری عێراقیش سست بووە. شارەزایانی ئابووری پشێوەکانی شارەکانی ئێران بە هۆکاری دابەزینی بەهای تمەنی ئێرانی و لاوازبوونی ئاڵوگۆڕ و حەواڵە ناو دەبەن و دەڵێن بەو هۆیەوە جگە لە زیان بە وڵاتی ئێران دەیان بازرگانی ئاڵوگۆڕی دراو لە هەرێم مایە پوچ بوونە. ئەم پشێو ئاڵۆزانی کە ئێستا ڕوبەڕووی ئێران بۆتەوە بۆی ئەم خۆپیشاندانەوە بێگومان ینی تەسیراتێکی سلبی لەسەر پرۆسەی حەواڵە و لەسەر پرۆسەی چالاکی بازرگانیش دروست کردووە. هۆکارەکانیش ئەوەیە کە بەڕاستی ئەوە ماوەیە کە لە ئێران بەهۆی ئەو خۆپیشاندانانەوە هەندێک کات ئەنتەرنێت قەتعا دیارە زۆربەی زۆری پرۆسەی ترانسفێری دراو لە ڕێگای بڵین بانکەکانەوە کریان لە ڕێگای پلاتفۆرمی مۆبایلەکانەوە کرێت. جان لە دەستدانی ژینامینی بووە دەستپێکی سەرەڵدانی شەپۆلێکی ناڕەزایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا. بە جۆرێک نزیکی 2 مانگە لە بەشێک لە شارەکانی ئەو وڵاتە خۆپشاندان و ناڕەزایەتی سەران هەڵداوە و تا ئێستاش بەردەوامن. بۆ کۆتایی هێنان بە ناڕەزایەتیەکانیش دەسەڵاتدارانی تاران پەنایان بردوتە بەر پچڕاندنی هێڵەکانی ئینتەرنێت. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.